Well, it's official. New Zealand paid off. The client has given us carte blanche. Hunt down the militia by any... هیتمان یاریەکە لەسەر لەناوبردنی خەڵکی گەڕاستیەکەش بڵێن لەناوبردنی هەمووان نییە پاراستنی هەمووانە لەدەست هەندێک کەسی خراپەکار بەڵام جگە لەمەش بەگشتی دەربارەی لێکۆڵینەوە و گەڕانە لەو شوێنانەی لە ژیانی ڕاستی سەرچاوی لێوەرگیراوە بزانی چۆن کار دەکەی چۆنەتی دۆزینەوەی چەند چارەسەرێکە بۆ کێشەکان و بەکارهێنانی ئەم زانینە بۆ فێڵکردنە لە کەشوهەوای شوێنەکە تاوەکو ئەو کەسانە لە ناو ببەی کە ڕاود ناون شێوازە ئەپیسۆدەکانی بەشی یەکەمی یاریەکە لە 2016 بڕینی لێڤڵێک بوو لە مانگێک بە بەردەوامیش دانە بەدانە ئەنجام دەدرا ئەمجارە لە بەشی دووەم هێتمان شێوە ئەپیسۆدەکان چەندین میکانیزمی بچووکی بۆ زیاد دەکات بەڵام ئەنجامدانی هەر ئەرکێک لە لۆکیشنێک بەهێواشی چەندین احتیمالی دەوڵەمەندترت پێدەدا وا دەکا کارکتەری هێتمان ببێتە بەهێزترین هێز لە یاریەکە هیتمان 2 دەدباتە 6 لۆکیشنی جیاواز هەر یەکەیان بارودۆخێکی بێهاوتای هەیە بۆ ئەنجامدانی کاری لەناوبردنی ئامانجەکانت مۆمبای هەڵکەوتەیەکە پڕە لە شەقامی قەرەباڵغ و باڵەخانەی چڕ کەشو هەوایەکەی وەکو یاریەکانی ئەساسن کرویدا کە لە ناو قەرەباڵغی دەتوانی خۆت حەشار بدەیت کاتێک خەڵکی زۆر بە دوات کەون ئارکێکی مایامی فلۆردا لە کاتی بەڕێوەچوونی چێبڕچیەکانی ئۆتۆمبیلە دەنگ بەرز و شوێنێکی پڕخەڵ چەندین زۆنی جیاواز و باکستەیجی تایبەت بۆ کارەکان ئەمەرکانە باشترین شێوە ئەنجام دەدرێت بۆ جێگەی خۆشحاڵیە لەم شوێنە گەورانە لێکۆڵینەوە بکەیت چەند کەرستەیەکی جیاواز بدۆزیتەوە شوێنی نوێ بدۆزیتەوە تاوەکو کارەکانتی لێ ئەنجام بدەیت گەر شارەزای هیتمان بی دەزانی لە هەر ئەرکێک کارکتەرە کۆمپیوتەرەکان هاوشێوی میلی کاژمر ڕۆبۆتی دەسوڕێنەوە وا دەکات یاریەکانی هیتمان یاریێکی خاوەن خەڵات و ئارامگرتن بێت یاریەکە زۆر بە وردی دروست کراوە تەنانەت شوێنە گشتەکان و نێو کۆڵانەکان هەست دەکەی بە شێوەیەک لە شێوەکان کۆنێکت کراون و جگە لە ئەرکە سەرچیەکان دەتوانیت چەندین ئەرکی لاوەچی ئەنجام بدەیت تاوەکو بتوانی ئاشنای زیاتری جیهانەکە بی و ئەرکە لاوەچیەکانیش هەندێک بابەتی خۆشی تێدایە تامی لێوەرگری هیتمان بە شێوەی ڕوبە ڕوو یارمەتی دەدا سەرنج بخاتە سەر گەڕانەکانت و هەندێک تەوژمت پێدەدا لەگەڵ بڕینی ئۆبجێکتیڤەکان هەرچەندە دەستپێشخەریەکانت زۆر پێویستن بۆ چارەسەرکردنی حاڵەتە قورسەکان ساتمەکردنت لە کاتی ئەنجامدانی چیرۆکی میشنەکان کە پێشتر بە ئاپۆرچونیتی ناسراون لەوانەیە بتباتە لای ئامێرێک یا کەرستەیەک بۆ لەناوبردنی یاخۆ حەشاردانی ئەو کەسانەی لە دەوروبەری شوێنەکان تا ئاشکرا نەبێ چیرۆکی ئەرکەکان هەنگاوی یەکەمی چاکن بەڵام هیتمان دەبێتە باشترین کاتێک ستەیجەکان ئاشکرا دەکەی و ڕێگەی نوێ دەدۆزیتەوە بۆ ئەنجامدانی هەر ئەرکێک ئەمەش لە ڕێگەی ئەنجامدانی یەرچی سەرەکی یاریەکەیە چاڵنجی نوێ بۆ ئەنجامدانی یەرکێکی تایبەت یانیش تەرتیبکردنەکانی خۆت تاواکردنی هەر ئەرکێک کاتێکی زۆری پێویستە لە کاتی ئەنجامدانیشی لەوانەیە پاسەوانێک بتبینێ پێت بڵێ ئێرە شوێنی تۆ نییە و بانجی پاڵپشتی بکە لە کۆتایی زیادکردنی هەندێک میکانیزمی بچووک بۆ یاریەکە و زیادکردنی هەندێک چەک و تەقەمەنی نوێ و کامێرەی چاودێری زیاتر و جیاوازتر وایان لە هیتمان 2 کردووە بە شێوەیەکی گەورەتر ببێتە یاریەکی زیاتر بەردەستبوون و بەکارهێنانی ئەو شتانەی لەژێر دەستە و ببێتە یاریەکی ڕاستەقینەی لە ناوبردنی ئامانجەکانت بە هەر شێوەیەک کە دەتەوێت لە نەخشە نوێیەکانی یاریەکە بە لە ناوبردنی سەرجەم کارکتەرەکانی یاریەکە و بە پاسەوانەکانیانەوە هیتمان 2 ئەزمونێکی ئاشنایە بەڵام لە جیهانی هیتمان ئاشنابوون بە شتەکان هێزێکی سەرنجڕاکێشە